لە دوای بڵاوبوونەوەی هەواڵی وادەی بەسەرچوونی ئەو کلۆرەی دەکرێتە ناو ئاوی خواردنەوەی ماڵانی دەوروبەری شاری سلێمانی کە گوایە بەسەرچوو بێت. بەڕێوەبەراتی ئاوی دەوروبەری سلێمانی هەموو ئەو دەنگۆیانە ڕەت دەکاتەوە و دڵنیاییش دەداتە هاوڵاتیان ئاوی ماڵەکانیان هیچ گرفتێکی تەندروستی تێدا نییە و ئەو کلۆرەشی کە بەکار هاتووە یاخود لە ئایندەدا بەکاردەهێنرێت تەندروستە و هیچ زیانێکی تێدا نییە. پێمان خۆش بوو لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئاوادا ڕوونکردنەوەیەک بین لەسەرەوەی کە گوایە ئەو کلۆرەی کە ئاوی دەوروبەری سلێمانی بەکاری دێنێت ئەکسپایر بووە و ناکرێت بەکار بهێنرێ و دەنگۆی ئەوەی کە ئاوی شاری سلێمانی ژارایی بووە. یەکەم پەیوەندی بە ئاوی سلێمانیۆ نییە، بە ناو شاری سلێمانیۆ نییە، بەڵکو بە دەوروبەری سلێمانیۆ هەیە و باز لەوە کراوە کە 46 ناحیە و 16 قەزای شەروان نییە. لەبەرەوەی ئێمە دووسێ جۆر کلۆر بەکارهێنین. جۆرێکیان کلۆری پاودەرە کە ئەو دەنگۆی لەسەر دروست بووە، ئەوانی تری غازی کلۆر و حەوی کلۆرە. ئێمە لە قەزاکانی وەکو دەربەنی خان، وەکو قەزای دووکان، وەکو قەزای شارەزود، قەزای شارباژێر، ئێمە لەمانە غازی کلۆر بەکاردێنین. بەڵام ئەو لە هەندێک بیری ناحیەکاندا ئەو کلۆری پاودەر بەکارهێنراویش بە شێوەیەکی کەم بەکارهێنران لەو شێوانە کە گوایە ئێکسپایرە. نەخێر کلۆر ئێکسپایر نابێت، بەڵکو کلۆر ڕێژەی فعالیەتەکەی دابەزێ. لەم ڕۆژانەشە کە بەرواری دوێنێ نردومانە بۆ پشکنین کە خۆشبەختانە بە نووسراوی فەرمی زانکۆی سلێمانی حەزەکەم چێوێت بیبینێت کە شیاوە نووسێتی شیاوە بەکارهێنان و هەروە خۆپاراستنی تەندروستی سلێمانی بە دەستخۆشیان لەکەن وەکو لاحەیەکی ڕقابی وان بەسەر پرۆژەکانی ئاوەکە بە بەردەوامی بە دوواداچن بۆ پاکشی ئاوەکەن. کلۆر بۆچیە؟ بۆ کوشتنی بەکتریا و مادە جەرسومەکانێک لە ئاوە کە ئەمەش پشتگیری بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی سلێمانیە کە پشتگیریان کردین لەو بەروارانەدا کە هیچ حاڵەتێکی نەسک چوون نەڕشانەوە نەکولێرا یا هەز نەخۆشیێکە بەهۆی ئەو کلۆرەوە دروست بوو بێ. سەرۆکی کۆمەڵەی کیمیایی و فیزیایی کوردستانیش بە گەلی کوردستانی ڕاگەیاند مادەی کلۆر خۆی لە خۆیدا دژە ڤایرۆس و بەکتریایە و لە هیچ کاتێکدا بەسەر ناچێت، بۆیە ماوەی بەسەرچوونیشی نییە. کلۆریش یەکێکە لەو مادانە، مادەی نائەندامین کە ئەم مادەی نائەندامیانە تەمەنێکی زۆر زۆریانەیە و ئەکسپایر نابن وەکو ئەکسپایر، بەڵام بە مروری زەمان و ڕێژەکەی کەمە بێتەوە لە ناو کەمە بێتەوە ڕێژەکەی کە کەم بۆەوە کاریگەری و ئفێکتی کەمە بێتەوە لەسەر ئەو ئیشەی بەکارێنی بە هیچ شێوەیەک. حەزەکەم دڵنیای هەمووکەمەوە کە بە هیچ شێوەیە کاریگەری نییە لەسەر لەشی مرۆڤ، تەنها ئەوەندەیە کوشتنی بەکتریاکەیە. بەشێک لە دەستگاکانی میدیا بە ئامانج بێت یان بەبێ ئاگایی هەواڵی نادروست و ناڕاست لەسەر زۆر بابەت کە پەیوەندی ڕاستە و خۆیان بە ژیان و تەندروستی هاوڵاتیانەوە هەیە بڵاو دەکەنەوە، بۆیە ئەرکی هەموو لایەکە